ڕێز و سڵاو بۆ ئێوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە هاتمەتولاتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی دووشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵەیەک دەست پێ دەکەین. ناڕەزایەتی خەڵکی شاری مەریوان دژ بە چالاکیەکانی زبڵخانەی گاڕان. هێرشی مامورانی شارەداری کرماشان بۆ سەر دەستفرۆشەکانی ئەو شارە. گوشاری ناوەندە ئەمنیەکانی شاری سنە بۆ سەر ژنان و چالاکوانان. لەسەر کار دەرکردنی بە کۆمەڵی کرێکارانی کەنگەی سەرابی بیجار و هێرش بۆ سەربەندی ژنانی زندانی قەرچەکی وەرامین. ناڕزایەتی خەڵکی شاری مەریوان دژ بە چالاکیەکانی زبڵخانەی گاڕان. ڕۆژی ڕابردوو خەڵکی شاری مەریوان لە ئاست چالاکیەکانی زبڵخانەی گاڕان لە نزیک ئەو شارە و پیسکردنی ژینگە ناڕزایەتیان دەربڕی. بە پێی وێنانەی بەدەستمان گەیشتون بەرپرسانی پەیوەندیدار لە شاری مەریوان لە ئاست ئەم کێشەیەدا وەڵامی خەڵکی ناڕازی نادەنەوە و بەهۆی چالاکیەکانی ئەو زبڵخانەیەوە هەموو ڕۆژێک دووکەڵێکی زۆر سەر شاری مەریواندا دەگرێت و بۆنێکی ناخۆشیش بڵاو دەکاتەوە. ناڕازیان خوازیاری پێداچوونەوەی بەرپرسان سەبارەت بەم کێشەیە و هەروەها کۆتایی هێنان بە چالاکیەکانی ئەو زەبڵخانەیە بوون. هێرشی مامورانی شارەداری مەریوان بۆ سەر دەستفرۆشەکانی ئەو شارە. بە پێی وێنانەی بەدەست ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتون مامورانی شارەداری ناوچەی پێنجی شاری کرماشان بە توند و تیژیەوە دەست بە سەر کەلوپەلەکانیاندا دەگرن. بە پێی وێنانە مامورانی شارەداری ئەو شارە پاش هێرش بۆ سەردەستفرۆشان ڕووبەڕووی مەقاومەتی خەڵکی زەحمەتکێش دەبنەوە، بەڵام نەک تەنیا کە کۆتایی بە هێرشەکانیان ناهێنن بەڵکو بە شێوازێکی زۆر توند و تیژانەتر هێرش دەکەنەوە سەریان و بێڕێزی بە خەڵک دەکەن. شایانی باسە لە مانگەکانی ڕابردووشدا کۆمەڵێکی زۆر لە دەستفرۆشان لە شەرجیاوازەکانی کوردستان و ئێران کەوتونەتە بەر هێرشی هێزەکانی شارەداری و تەنانەت هەندێک لە خەڵکی زەحمەتکێش بەهۆی سەختی برینەکانیشیانەوە ڕەوانەی نەخۆشخانەکراون. ئازادی کاتی دوو برای دەست بە سەرکراوی خەڵکی شاری شنۆ. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دوو برای خەڵکی شاری شنۆ کە لەلایەن هێزەکانی ئیدارەی اطلاعاتەوە دەست بە سەرکرابوون بە دانانی بارمتەی 500 ملیۆن تمەنی بە شێوازێکی کاتی ئازاد کران. بە پێی راپۆرتانە ئەم دوو هەوڵاتی خەڵکی گوندی نەرزیوەی بەناوەکانی سەلیم و ڕەحیم ڕوشەنداڵ بە هێرشی هێزە ئەمنیەکانی شاری شنۆ بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر کراون. شایانی باسە بەنەماڵەی و دووبندکراوە بەهۆی گوشار و هەڕەشەکانی ناوەندە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی وەڵامی دەست بەسەرکرانی ئەو دوو برایەن بڵاو نەکردبووە و ئەو دوو دەست بەسەرکراوە لە کاتی دەست بەسەرکردنیشیاندا لە مافی پەیوەندیگرتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکرابوون. بانگێشت و لێپرسینەوەی هاوڵاتیەک لە شاری مەهاباد. ڕۆژی شەممە 22 خەرمانان فەریدە قەرنیزادە هاوڵاتی خەڵکی شاری مەهاباد لەلایەن ئیدارەی اطلاعاتی ئەو شارەوە بانگێشت کراوە و لێپرسینەوەیان لێکردووە. بە پێی زانیاریەکان ئەو هاوڵاتیە تەمەن 6 ساڵە و پاش بانگێشت بۆ ناوەندە ئەمنیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە شاری مەهاباد بە بێڕێزیەوە هەڵسە و کەوتی لەگەڵ کراوە و تەنانەت هەڕەشەی لێکراوەکە لە ئەگەری چوونە دەرەوەی لە شاری مەهاباد پێویستە کە ئەو ناوەندە ئاگادار بکاتەوە. ناڕوونی چارەنووسی دوو هەوڵاتی دەست بە سەرکراو لە شارەکانی کامێران و پیرانشار. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دوو هەوڵاتی دەست بە سەرکراو بە ناوەکانی محەممەد سۆهرابی و ڕامین گۆرگانی خەڵکی شارەکانی کامێران و پیرانشار سەرڕای تێپەڕبوونی ماوەیەکی زۆر بەسەر دەست بە سەرکرانیاندا هێشتاکە چارەنووسیان دیار نییە. محەممەد سۆهرابی تەمەن 32 ساڵ و خەڵکی شاری پیرانشار سەرڕای تێپەڕبوونی 237 ڕۆژ بەسەر ماوەی بەندکرانەکەی و هەروەها بە دوواداچوونی بنەماڵەکەی سەبارەت بە شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک لەبەردەستدانیە. هەروەها ڕامین گورگانی تەمەن 37 ساڵ و خەڵکی شاری کامێران ڕۆژ یەکشەمە 19 گەلاوێژی ئەم ساڵ بە هێرشی هێزەکانی ئیدارەی اطلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر کراوە و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە ئەمنیە کراوە. شایانی باسە ئەم دوو هەوڵاتیە بەبێ بەڵگەی قەزایی و بە توند و تیژیەوە دەست بەسەرکراون و تا ئێستا سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکرانیان ڕایان دەست بەسەرکرانی ڕامین گورگانیش زانیاریەک لەبەردەستدانیە.
گوشاری ناوەندەمنیەکانی شاری سنە بۆ سەر ژنان و چالاکوانان بە پێی زانیاریەکان لە ڕۆژانی ڕابردوودا ئیدارەی اطلاعاتی ڕژێمی کۆماری ئیسلامی لە شاری سنە کۆمەڵێک لە چالاکان و ژنانی ئەو شاری بانگێش کرد و لێپرسینەوەی لەگەڵ کردوون. بە پێی راپۆرتەکانیش ناوەندەمنیەکانی شاری سنە هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی ساڵیادی شۆڕشی ژن ژیان ئازادی کۆمەڵێک لە چالاکانی ژنی ناو ئەو شارەی خستوەتە ژێر گوشارەوە و هەڕەشەی لێکردون. شایانی باسە لە ڕۆژانی ڕابردووشدا بەهۆی ترسی ڕژێم لە ڕاپەڕینی خەڵک و دیسانەوە دەستپێکردنەوەی ناڕزایەتیەکانی خەڵک دەژبەت دەسەڵاتی کۆماری ئیسلامی کەشی شارەکانی ئێران و بە تایبەتیش کوردستانی بە ڕێژەیەکی زۆر ئەمنیەتی کردووە و گوشارێکی زۆری خسۆتە سەر چالاکوانان و بنەماڵەکانیشیان. لەسەر کار دەرکردنی بە کۆمەڵی کرێکارانی کانگەی سەرابی بیجار بە پێی هەواڵەکان بەهۆی کۆتایی هاتنی چالاکیەکانی کانگەی سەرابی بیجار بەلانی کەم 250 کرێکاری ئەو کانگایە بێکار کراون و لەسەر کارەکانیان دەرکراون. کرێکارانی لەسەر کار دەرکراوە مەژە بەوە دەکەن کە بەڕێوەبەری ئەو شیرکەتە بە بیانووی نەبوونی پارە هەموو گرێبەستەکانی کرێکارانی یەکلایەنە هەڵوەشاندوێتەوە و تەنانەت لەم ماوەیەدا کە کرێکاران لەو وەحدە کاریان کردووە بیمەکانیانی پەرداخت نەکردووە. ناڕازیان خوازیاری بە دواداچوونی بەرپرسانی پەیوەندیدار سەبارەت بە کێشەکانیان بوون و جەختیان لەسەر ئەوە کردەوە کە بەهۆی دەرکردنیان لەسەر کار توانای دابینکردنی تەنانەت بژێوی بنەماڵەکانیشیان نەماوە. ناڕزایەتی خەڵکی شاری میرجاوە دژ بە داخستنی سنوورەکانی پارێزگای سیستان و بلوچستان ڕۆژی شەمە 22 خەرمانان خەڵکی ناوچەی ڕیگمەلەک سەر بە شاری میجاوەی سیستان و بەلوچستان دژ بە داخستنی سنوورەکانی ئەو پارێزگای ڕژانە سەر شەقامەکان و ناڕزایەتیان دەربڕی. بەشداربوانی ناڕزایەتیەکان ئاماژە بەوە دەکەن کە ساڵانە لە ڕێگەی سنوورەکانی نێوان سیستان و بەلوچستان لەگەڵ ئەفغانستان و پاکستان پێداویستیەکانی ژیانیان دابین دەکەن و ئێستا لە دۆخێکی خراپدا دەژین. شانی باسە خەڵکی ئەو پارێزگایە بەهۆی سیاسەتەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی و بەرپرسانی لە هەژاریدا دەژین و تەنانەت ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان ناسنامەیان نییە. بەڵام بینەران دوایین هەواڵیشمان سەبارەتە بە هێرش بۆ سەربەندی ژنانی زیندانی قەرچەکی وەرامین. ڕۆژی یەکشەمە 23 خەرمانان کۆمەڵێک لە مەئمورانی زیندانی قەرچەکی وەرامین هێرشیان کردووە سەربەندی ژنانی و زیندانە و ڕوبەڕووی مقاومەتی بەندکراوانیش بوونەتەوە. بە پێی هەواڵەکان مەمورانی و زیندانە هەوڵیان داوە بەندکراوانی ژن بۆ ژووری هەواخۆری ڕابگوێزن، بەڵام بەهۆی خۆڕاگری بەندکراوانی ژن ناچار بە پاشەکشەکراون. پاشان پەیوەندی هەموو بەندکراوانی ژنی و زیندانە لەگەڵ بنەماڵەکانیان داخراوە و خراونەتە ژێر گوشاری بەرپرسانەوە. بە وتەی چالاکوانانیش ئەم کردەوەی ڕژێم لە بەردەوامی تۆڵەسەندنەوەی کۆماری ئیسلامیە لە بەندکراوانی سیاسی هێشتا هەڕەشەکان بۆ سەر بەندکراوانیش بەردەوامە. بینەرانی خۆشەویست گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.